بسم الله الرحمن الرحيم. ئاوران سڵای خواتان لەبێت دێنەوە خزمەتان لە باسێکی تر لە درێژە باسەکەمان سەبارەت بە سیستەمی سیاسی ئیسلامی لە ترازەپێنی لە دەوڵەتەکاندا. دێنە سەر باس و خواستی یەکسانی کەیش بەشێکی گرینگە ئەگەراتە حکومەتێکی ئیسلامیمان هەبێت. کە باسی یەکسانی ئەکەین ئێمە بەر لەوە یعنی هەر باسی هەر کۆنسێپتەک و هەر پرەنسیپڵەک و هەر چەمکێکی زانستی ئەەکەین، ئەم چەمکە بە دوو شێواز پێناسەی بۆ ئەکرێ. هەرێکێک لەو چەمکانە بە دوو شێواز پێناسەی بۆ ئەکرێ. شێوازێک پێڵێن زمانەوانی، یعنی لە ڕووی زمانەوانی ئەو چەمکەیە چمان ناچێدا کە ئەکرێ لەم لایەوە هەمومان دەرچی ئەو پێناسێ بکەین. لە لایەش تریش پسپۆڕان و لێزانانی ئەم بوارە بەپێی ئەزمون و تێگەیشتنی خۆیان پێناسەی بۆ ئەم چەمکە ئەکەن. کەواتە بە دوو شێواز پێناسە بۆ هەر چەمکێک ئەکرێ کە ئێمە دەیخوێنن. یەکەم پێناسەی زمانەوانی، دووەم پێناسەی پسپۆڕان. ئێستا گە تەماشای یەکسانی ئەکەین دەمانەوێت بزانین لە ڕووی زمانەوانیەوە یەکسانی واتە چی. ئەگەر تەماشان کەی زمان ناسی زمانەوانی پێمان دەڵێت یەکسانی هەر لە وشەکەی ڕادیارە، یعنی یەکسانکردنی شتەکان، یعنی تۆ دووشتی یەکسان بکەی وەکو یەکیان لێ بکەی لە وشەکەی ڕادیارە، یەکسانی بەمانای چی دێ لە زمانەوانیەوە. بەڵام لە ڕووی پێناسەی دۆمەکەویش پێناسەی پسپۆڕانە تێگەیشتوانی ئەم بوارە بەپێی لێکۆڵینەوەی خۆیان و بەحس و ڕیسێرچەکەیان گەیشتن ئەوەی کە پێناسەی یەکسانی بەڵکو هەر ئەو پێناسەی نە کە زمانەوانی دەیکا بەڵکو فراوانترە. ئینجا ئێمە بیرۆڕای چەند بەڕێزێکمان هێناوە کە قسەیان لەسەر یەکسانی کردووە. کەوتیانە یەکسانی بەبێ ئەو ئەزمونێمە پێگەیشتون ئەوەیە. بۆ منە هەندێکیان دەڵێن یەکسانی واتە هاوسەنگ بوون، هەندێکیان دەڵێن نەخێر یەکسانی یعنی یەکبوون، یعنی تۆ شتێک وەک شتێکی لێ بکەیت. یعنی ئەگەر قاپە برنجێک هەبێت دەبی هەمان ئەو قاپە برنجی ئێرە بێت، لە ڕووی ڕێژەیەوە دەبی یەکسانی بێ، ینی ئەو بڕێک برنجێکە دۆ قاپەیدا هەمان ئەو بڕە بێکە دەوەیدا، یعنی لە ڕۆوە یەکسانی بێت. هەندێک شتریان دەڵێن تەماشاکردنی شتەکان بە یەک چاو، ئەو واتە یەکسانی. شایانی باشە هەموو پسپۆڕان و بوارانی بەشەکەی خۆیان بۆم نەدەبینین لە هەموو بوارێکەوە یەکسانی کراوە بەپێی بەشەکەی. بۆم نەدەبینین لە ڕووی کۆمەڵاتیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی بۆمنە لە ڕووی ئەندازیاریەوە، لە ڕووی بیناسازیەوە، لە ڕووی پزیشکیەوە، هەمومان بە چاوێک هەموو ئەو بوارانە بە چاوێک تەماشا یەکسانی ئەکەن کە لەگەڵ بوارەکان دێتەوە. یعنی ئەوان تێڕوانینیان بۆ یەکسانی جیاوازە، یاسا تێڕوانینی بۆ یەکسانی جیاوازە، پزیشک تێڕوانینی بۆ یەکسانی جیاوازە، ئەندازەکان بیناسازەکان تێڕوانینیان بۆ یەکسانی جیاوازە، هەر کەسەی لە بواری خۆی پێناسەی هەیە بۆ یەکسانی. بەڵام ئەو بوارە ئێمە قسەی لەسەرەکەین، ئێمە وەکو قوتابی سیاسەت و پەیوەندی دەوڵەتەکان دێن باسی پێناسەی یەکسانی ئەکەن لە ڕوانگەی یاسا و سیاسەتەوە. ئێمە کە باسی یەکسانی ئەکەین چوار بوارمان هەیە کە دەڵێت یەکسانی لەسەر ئەو چوار بوارە دامەزراوە. یەکەم بوار یەکەم یەکسانی لە ڕووی یاساوە کە دەبێت هەمومان لە ڕووی یاساوە یەکسان بین، نابی کەس لەسەر یاسا بێ، نابی کەس لە خوار یاسا بێ. دووەمیان یەکسانی لە بەرامبەر مەحکەمەدا، لە بەرامبەر دادگادا، کە هەمومان دەبێت لە بەرامبەر دادگادا یەک یاسامان بەسەرا بچەسپێ. ئێمەش دەبی ئەو یاسانەی کە دادگا ئەنێریت بەسەرمان ئێمە بە یەکسانی جێبەجێ بکەین، نابێ کەسە خۆی لێ بشارێتەوە یەکەچیان جێبەجێ بکە. سێمیان یەکسانی لە ڕووی بنەما و ئەرکە گشتەکاندا، یعنی ئەو کار و بنەما ئەرکە گشتانەی کە حکوومەت ئەیدا بەسەرمان
ئێمە دەبی لە بەرامبەر یا ئەکسانین لە وەرگرتنی هەلەکارەکان. طبعا بە ڕەزامەندی ئەو با بڵێن ئەو خاڵانەی کە ئەو کارە لە خۆی گرتووە کە لەو شەخصەیەدا هەبێ. ئەوی چوارم یەکسانی لە بەرامبەر ئەرک و کارە گشتەکاندا، کە ئەویش ئەوەیە کە هەرێکێک لە ئێمە بەپێی سەرشانی خۆی ئەرکی پێڕاستباردنی کارەکەی بچێتە خزمەت ئەم بوارەوە. شانی باسە هەر ئەو سەمچی سێەم کە باس لە یەکسانی ئەکات ئاماژە بۆ ئەدا کە دەبێت لە بەرامبەر پلۆپای دەوڵەتیشدا خەڵک یەکسان بی لە وەرگرتنی ئەو پلۆپای دەوڵەت کە دەوڵەت با بڵێن پێشکەشی خەڵکیەکە ئەبی لە بەرامبەر یەکسان بی. ئینجا ئەمە پێش ئەوەی بێن باسی ئەم چوارە بکەین و بە تێر و تەسەڵی ڕوونیاکەینەوە، ئێستا تەقریبان تەنها ئاماژەی چوبچووکمان پێدا. سەرەتا دێن باسی یەکسانیەکەین لە ڕوانگەی ئیسلام. ئیسلامیش فکرە و بۆچوونی خۆی هەیە، تێڕوانینی خۆی هەیە بۆ یەکسانی، کە ئەویش لە قورئان و لە حەدیثا بەرجەستەیە. ئەو تێڕوانینە جیاوازە ئێمە پێی دەڵێن تێڕوانینی خودایی، بەپێ ئەو ئاینەی کە باوەڕمان پێێتی، بەپێ ئەو دینەی کە باوەڕمان پێێتی، پێ ئەڵێن تێڕوانینی خوای یاخود هەندێکیان پێ دەڵێن تێڕوانینی وەحی. ئێمە دێن سەرەتا باسی ئاەتەکانی قورئانەکەین، بەڵام پێش ئەوەیان ئەمێ لە سیمیناری ڕابردوو شادێڵێمەوە یەکسانی لەگەڵ ئازادی لە ئیسلامدا هیچ مانایەکیان نابێ ئەگەر هات و دادپەروەری نەبێ. واتە بۆ وتە ئینگلیزی کە دەیڵێ without justice there is no peace and freedom. بەبێ هەبوونی دادوەری، بەبێ هەبوونی دادپەروەری، ئازادی سەقامگیر نابێ، یەکسانیش نایەتە کایەوە. کەواتە بۆ ئەوەی یەکسانیمان هەبێت سەرەتا باسی دادوەریەکەین، چکە لە ئیسلامدا چەمچی یەکسانی تێک هەڵکێش کراوە، واتە خۆی لە دادوەریە خۆی با بڵێن خۆی گرێداوە، یەکسانی خۆی لەگەڵ دادوەریا گرێداوە. یعنی لە ئیسلامدا ئێمە ناتوانین زیانکەینەوە. ئەنی ئەو کاتە بۆ دەڵێم ئەوە یەکسانیە کە دادوەری هەبوو، بۆ ئیشاڵە لە کۆتاییدا نمونێژی زۆر جوان پێشکەش ئازیزانەکەم. ئێمە چەند ئاەتێکمان بۆ بەڕێستان ئامادە کردووە کە باس لە دادگەریەکەن، باس لە دادپەروەریەکەن، باس لە دادوەریەکەن، پێشەوەی باسی یەکسانی بکەین. بۆنە ئاەتێک کە زۆر ئاماژەشم پێداوە، چکە ئەو ئاەتە بەڕاستی زۆر زۆر گرینگە، کە چۆن ئەڵەی سەرەکیترین ئاەتەکانە کە باش لە دادپەروەری ئەکا. ئەویش ئەو ئاەتێک کە خوای گەورە فەرمێ إن الله يأمركم بالعدل والإحسان وإيتاء ذي القربى. ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ إن الله يأمركم، من فرمانتان پێ دەکەم، خوای گەورە دەفەرمێ من فرمانتان پێ دەکەم کە دادوەری لە کۆمەلگا بچەسپێنن. ئازان ئەگەر تەماشا دینی ئیسلام بکەین، ئەو دینەی کە سەرچاوی لایەن خواوە گرتووە، فرمانکردن لەگەڵ نەهی، یعنی شتێک خوای گەورە قەڵە بکات لەگەڵ ئەوەی فرمان پێ بکات زۆر جیاوازە. یعنی ئەگەر هات و ئێمە فرمانێکمان پێکرا، فرمانەکەمان شکان، ئەوە گوناحەکەمان لای خوای گەورە زۆرترە لەوەی کە نەهیەکمان شکان. یعنی خوای گەورەش لێ قەدەغە کردبووین، ئەو قەدەغەیەمان شکاند و کردمان، گوناحەکەی ئەوەندەی ئەو گوناحینە کە ئێمە لە ئەمرەکەی شکاندمان. بۆ منێک کە خوای گەورە پێمان دەڵێ نوێژ بکەن، خوای گەورە دەڵێ ئەقیموا الصەلات، نوێژ بەرپا بکەن، نوێژ هەستینەوە، ئەگەر هات و ئێمە نوێژمان نەکرد گوناحەکەمان زۆرترە، چونکە فرمانێک خۆمان شکاند. سەبارەت بەچ ئەگەر هات و گوناحێکمان کرد، بۆ منە ئارەقمان خواردەوە، ئەوە نەهیە، خوای گەورە نەهی کردیە. ئەگەر هات ئێمە ئەو نەهیەمان شکان، گوناحی ئەو نەهیەی ناگاتەوە ئەمرەکەی، ئەمرەکە گوناحەکەی زۆرترە. کە لێرە خوای گەورە فەرمێ إن الله يأمر بالعدل، فرمانتان پێ ئەکەم بە عادل. ئەگەر هات و ئێمە ئەو فرمانەمان جێبەجێ نەکرد لە کۆمەلگا، ئەوە گەورەترین گوناحمان ئەنجام داوە. ئاەتەکان تریشەن وەکو خوای گەورە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ وأمرت لأعدل بينكم، واتە فەرمانم پێکراوە دادوەری لە نێوانتاندا بکەم. ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئاەت دەرکەوتووە. ئینجا یەکی ترکیش کەویش هەر گرینگە، بە گرینگم زانی بهێنم، کە خوای گەورە دەفەرمێ فلا تتبعوا
هەوە ئەن تعدیلو خی گەورە لێرە زۆر جوان باسی ئەوەیە کات کە دەڵێ دوای ئارەزوەکانتان مەکەون بۆ ئەوەی دادوەر بن یعنی بالفعل هەر کەسێک دوای حەز و ئارەزوەکانی خۆی بکەوی لەبەر حەز و ئارەزوەکانی ئەو ئەم نەبینێ نمونەسی پێخۆشەوا بکە بێگومان ناتوانێت دادوەر بێ بێگومان ناتوانێت دادپەروەر بێ چکاوی حەزی لێتی ئەوەی کردووە ئینجا ئەوە سەبارەت بە ئاەتەکانی دادوەری و دادپەروەری لە ئیسلامدا ئێستا دێن باسی یەکسانی ئەەکەین نمونە ئاەتێکمان هەیە کە بە پێویستم زانی ئەو ئاەتە بەسە بە وەڕێستان ئامادە بکەم چونکە ئەو پەڕی یەکسانی لە خۆی کردووە یعنی حتا وربینەوە لەو ئاەتە هەر یەکسانی بنەماکان یەکسانی لەو ئاەتیا دەمێنن كيشو آياتك أخوي قرد فرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم كذا فرمي أي خلقنا أو يكسم يكم بنما يكساني القرآن كذا فرمي أي خلقنا واتخوي قرد بتساوي شي يكساني سيدي قروي آدمي كردو بهمي ود أي خلقنا يعني بساوي يكساني سيدي هماني كرد يا أيها الناس أي خلقنا إنا خلقناكم من ذكر وأنثى يوم لنير ميك جوز كردو طواو يعني يوم جوازي بينا كر يا نير يا مينا لو دوشتا بدرني يعني ايوا يكسانا يعني انتو بوتني لبروي او النيره برستربي لا ميك يا ميك برستربي لا سركيان لو دو بدر منا الا ودو يا نيره يا ميك كاتب بساوي يكساني دوباره خوي غوره سري ايمنك وت يوم تنها لو دو يا دروس كردوا وجعلناكم شعوبا وقبائل ودوباره يكساني من اكاته ودما نيرد بسر هوز وقلكان ديكيا اما نيرد بسر شعوبا وقبائل هوز ونتو وقلكان ديكيا يعني منك كردم بومنيا فضل بكم بسر يجي تراك عربة يعني عرب بسر عزمة وتادويته چونکە من کە کوردم خوای وی دروست کردی مەکە کوردم عرب بە هەمان شێوە ئەفغانی بە هەمان شێوە ڕووسی ئەوروپی هەتا دوای ئەوانە کە دروستبوونە هەمویان لەلایەن یەک تاکە شەخصەوە هاتوونە کە ویش ئادەمە یعنی ئەو هەموو عەشیرەتە و هۆز و گەلانە هەستان لەلایەن یەک شەخصەوە گرتووە کە ئادەمە کەواتە ئەوە بنەمایەکی تری یەکسانیە کە دەڵێ وجعلناكم شعوبا وقبائل واتە ئێوەم لەسەر ئەو هەموو گەل و هۆزانەیە دروست کردووە کە هەمویان سەرچاویان لە یەک شەخصەوە گرتووە کە ویش ئادەمە ئێمەش هەموو منداڵەکانی ئەوین کەواتەوە دووبارە ئاەتێکی ترە کە لە خزمەت یەکسانیە هەر تەماشا دەکەین یەکسانی لە دوای یەکسانی ئەم ئاەتەیە لە خۆی گرتووە ئینجا دێت خوای گەورە گەورەترین جوانترین بنەما دیارێکە کە لە ئیسلامە هەیە پێچەوانەی هەموو دینەکانی در ئەوش ئەوەیە دەفەرمێ إن أكرمكم عند الله أتقاكم بەڕێزترینیان لای خوای گەورە ئەو کەسێک کە تەقوای خوا گەورە دەکات واتە کامەیان تەقوای خوای گەورە زۆری کرد ئەوە لای خوای گەورە حورمەتی زیاترە کە پێچەوانەی هەموو دینەکان دیکە دینی ئیسلام لەسەر تەقوا دامەزراوە پێچەوانەی بیر و ڕاو ئایدۆلۆژیەکان دیکە ئایدۆلۆژیە لەسەر پاوەر دامەزراوە لەسەر هێز پێی وایە هەر کەسێک هێزی هەبی ئەو لە هەمویان بەرزترە ئەو لە هەمویان دەست باڵاترە هەندێک شتیان پێیان وایە نەخێ هەر کەسێک دەوڵەمەندتر بێ ئەوە لە هەمویان باشترە و لە هەمویان با بڵێن ڕێزی زیاترە ناو خەڵک و ناو گەلان و بە هەمان هەتا دوایتر هەندێکتوانێت نەخێر پیا و سالاریە پێچەوانەی ئەوانە ترکە دەڵێن ژن سالاری یعنی پێیان وایە ژن سالاری ڕێزی زیاترە هەیە پێی وایە پیا و سالاری ڕێزی زیاترە واتە دوای ئایدۆلۆژیەکانی ترش پێچەوانەی هەموو ئایدۆلۆژیەکانی تر ئایدۆلۆژیای ئیسلام دینی ئیسلام لەسەر تەقوا دامەزراوە یعنی کامەمان زیاتر لەخوا بترسێن ئەویان ڕێزی لای خوای گەورە لە هەمویان زیاترە ئینجا چ پیر بێ چ لاو بێ چ ژن بێ چ پیاو بێ چ ڕەش بێ چ سپی بێ چ عەرەب بێ چ عەجەم بێ چ کورد بێ چ عەرەب بێ ئەحتای دوایتر چ ئینگلیز بێ کامەمان تەقوای خوای گەورەمان کرد ئەو ڕێزی لای خوای گەورە لە هەر هەمویان زیاترە
ئەو ئاەتەیە بەس بە بەڕێستانم هێناوە کە دەبینی یەکسانی لە دوای یەکسان دێتە خوارەوە ئێوەم کە دەڵێ یا ئەیوهە الناس ئەوە بە چاوێکی یەکسانی ئێوەم لە ژن و پیاوێک دروست کردەوە بە چاوێکی یەکسانی یعنی ئەمێن هەر لەو دوێ زیاتر بە دەرنیم دووبارە دێت باسی ئێوەم دابش کردو بەسەر دەستە و گەلانەکانی ترکەوە دووبارە یەکسانی کردووە یعنی من کە وەکو جوولەکەمان لێنێ کە مادەم بە جوولەکە دروست بیمە خۆم پێ گەورەتربی لە هەموو جیهانەکانی تر هەموو خەڵکەکانی ترکەوان دەستی دوونە من دەستی یەکەم نە ئەن تەوا ئەوم بە یەکسانی دروست کرد تەماشا بەساوی یەکسانی تەماشا هەمان کرد اینجا دووبارە یەک پلەی گەورەترمان پێبەخشی کە هەر هەمووتان یەکسانن بەڵام ئەو کەسە کە ڕێزی لای خوا گەورە زیاترە کە تەخوای خوای بکە یعنی بەڕای من ئاەتێ بەسە بە بەڕێستانم ئامادە کردبوو اینجا دێن باسی دوو فەرمودەی پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم کە ئەویش باسی یەکسانی ئەکا لە دوو ئاەت و ببورن لە دوو حەدیثە لە دوو فەرمودەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بە یەکسانی ئەکا فەرمودەی یەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئێوە هەمووتان نەوەی ئادەمن ئادەمیش لەگڵە یعنی تەماشا فەرمودەیەکەی دەبینی پڕە لە واتای یەکسانی کە هەمووتان لە ئادەمن ئادەمیش لەگڵە زۆر بەجوانی پێتان ئەڵێ تەکەبوڕی چی لێدەن خۆتان چۆن خۆتان پێ گەورەترە لەوەی کە تۆ سپی پێستی چۆن خۆت پێ گەورەترە لە ڕەش پێستە هەمووتانەوەی ئادەمن ئادەمیش لەو گوڵەیە کە هەر دەگەرێتەوە بۆ گڵ ئینجا ئەوە جگەلەوەی کە باگراوەندە چیزانتیش لە خۆ گرتووە کە ئێمە دەمرینەوە هەر دەبین بۆ گڵ و ئەو باگرازان تش لە خۆ گرتێکە هەموو جیناتی ئینسانی جیناتەکان ئینسان پێمان دەڵێ ئێمە دەگەڕێنەوە سەر یەک شەخص کەویش ئادەمە اینجا دێنەتر فەرمودەیەکی دیکە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویش ئەوێ دەڵێت هیچ عەرەبەک فەزڵی نییە بەسەر عەجەمەک هیچ عەرەبەک فەزڵی نییە بەسەر غەیرە عەرەب و هیچ غەیرە عەرەبەکیش فەزڵی نییە بەسەر عەرەبەوە و هیچ سپی پێستێک فەزڵی نییە بەسەر ڕەش پێستێکەوە هیچ ڕەش پێستێکیش فەزڵی نییە بەسەر سپی پێستەکەوە ئیلا بالتەقوا ئیلا بە تەقوا نەبێت ئیلا ئەوەی کە تەقوای خوای گەورەکە ئەو ڕێزی لا زیاترە لا خوای گەورە حورمەتی زیاترە ئەنها بەوە نەبێ ئەگەرنا هەمومان لەژێر یەک ئاستان و هەمومان یەکسانی ئەم دوو فەرمودەیەش کە پڕن لە واتای یەکسانی اینجا دێن باسی ئەو چار یاسای ئەکەین کە سەرەتا ماژەم پێدا کە هەرێکێک لەو یاسایانە ئێمە لە دەرسەکانی ڕابردوودا باسی ئەومان کرد کە بۆ باسی دەستورمان کرد یان باسی سەروەری یاسامان کرد ئەوان دەڵێن بۆ ئەوەی سەروەری یاسا هەبێ دەبی ئەم ئاینە ئەم ئایدۆلۆژیە ئەم دەوڵەتە ئەم چوار خاڵی تێداوێت بۆ ئەوەی سەروەری یاسا هەبێ ئێستاش دێنە ئێرانە لێرەوە باسی ئەوە دەکەین کە پسپۆران یاسا دەڵێن ئەو چوار خاڵی کە سەرەتا باسم کرد دەڵێن دەبی لە هەر ئایدۆلۆژیەکە لە هەر شوێنێکە ئەو چوار یاسا بێ ئینجا بۆی هەیە یەکسانێکی تەواوی تێدا بەدی بێ ئینشاڵڵا ئێمەش دێن ئەم چوار یاسایە کە پسپۆڕانی یاسا و سیاست پێمان دەڵێن ئێمەش تەماشایان دەکەین بزانین ئایا تا چەند لە ئیسلامدا هەن بەپێی ئەوەی کە بەندە لێ کۆڵیوێتەوە زۆر باش لە ئیسلام سەرچاوی گرتووە ئەوەی یەکەم کە دەڵێ یەکسانی لە بەرامبەر یاسادا کە وەک سەرەتا ماژەم پێدا نابێ کەس لە سەر یاساوە بێ کەس لە خوار یاساوە بێ وەکو ئەو شیعارێک لێ کە دەڵێ دەبێ یاسا سەروەر بێ ئەمەش دەڵێن لە ئیسلامدا شتێکی وامان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی مامۆستا بۆ خۆی یەکەم کەس بە جێبەجێی کردووە نمونەشمان زۆرە زەقترین نمونە ئەم نمونەیە کە ئافرەتێک لە خێرێکی گەورەی لای عەرەب کە دزێک ئەکا لە ئیسلامیش دەبێت دەستی دز ببڕدرێ ئینشاڵڵا لە کاتی خۆیە بە ئەرچی خۆم نەزانم ڕوونی کەمەوە حیکمەتی دەستبڕین چییە بەڵام لێرە دێنە سەر چرۆکەکە کە دەڵێت ئەم ئافرەتە دەبی دەستی بردرێت چکە دەستی بۆ دزی بردووە ئەو عائیلە لە ئەو ئافرەتە لە عائیلەیەکی بەرزە عائیلە بەرزەکەش ئەو عائیلەش کە دەیەوێت شکۆ و سەربەرزی دانەوێنێ هاوڵێکی پێغەمبەر دەنێت بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەڵا هەم خۆشەویستە و کوڕی باوکی خۆشەویست بۆ لای پێغەمبەر
دەچێتە لای دەڵێت تکایە بە دەستی ئافرەتە نەبردرێ لەو کاتەوە پێغەمبەر سەڵام تۆڕە بێ یەکێکە لە تووڕەبوونە دەگمەنەکان کە کردێتی لێرە جوانترین وانە فێری موسڵمانان ئەکا دێت لە ناویاندا پێیان دەڵێت نەک ئەم ئافرەتە ئەگەر فاتیمەی کچی محەممەدیش دزی بکە ئەوە دەبێت دەستی ببردرێ دەبێت دەستی ببردرێ یعنی چی؟ یعنی محەممەد ئەو پەڕی ملکەتی یاسایە یعنی محەممەد ئەو پەڕی ملکەتی یەکسانی لە یاسادا کە دەڵێ یەکسانی دەبی یاسا یەکسانی لە بەرامبەر یاسادا محەممەد ئەو خاڵی زۆر بە جوان پەیڕەو کردووە یعنی ملکەچترینی ئەو یاسایە بووە کە ئەکسپڕی بووە لە یەکسانی یعنی نەک ئەم ژنەیە ئەگەر کچی محەممەدیش کە کچی خۆیتم ئەوی دزی بکات دەبی دەستی ببردرە ئەمە ئەو ئاەتەیە کە جوانترین یەکسانی لەخۆ گرتووە کە ئەویش لە بەرامبەر یاسادا اینجا ئەو گەورەترین وانەی فێری موسڵمانان کرد و کە نابێ کەس لە یاسا بەرزتر بێ نابێ کەس لە سەر و یاسایە بێ کەم ئاەتە زۆر بە جوانی یەکسانی لەخۆ گرتووە بەرامبەر بە یاسادا ئەم حەفوان ئەم فەرمودەیە زۆر بە جوانی یەکسانی لەخۆ گرتووە لە بەرامبەر یاسادا اینجا دێن باسی یەکسانی لە بەرامبەر دادگاکەین کە ئاەتە چەند یەکسانی لە بەرامبەر دادگایە لە ئیسلامدا هەیە نمونە ئەو کێشانەی کە دەبینین لەسەر تاوان و کێشە مشتومڕەکاندا دێتەکایەوە کە دادگا دەستنە دادگایەوە ئەوانەی دەستیان هەوی لە دادگا ئەو یاسایان بەسەرا ناچەسپێ ئەوانەی بێهێزیشن دەستیان لە دادگا ئەو یاسانە بەسەرا چەسپێ بەڵام بزانین تا چەند لە ئیسلامدا هەیە دوو نمونە حەدی جەنابتان ئەەکەم کە ئەو دوو نمونەیە بە نمونە بەرزەکانیان ئەزانم وەک ئەوەی کە خوا گەورە لە قورئان فەرموویەتی وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل ئێوە لەناو کۆمەڵگایە بەداد پەروەری دادوەری بکەن ئەو ئاەتەیە کە لە بەرامبەر دادگاشە دادپەروەر بن بۆ نمونە ئەو نمونەی عومەر کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێت جارێکیان ئەسپێک لە کابراش دەستەرچی عەرەب ئەکرێ ئەم دەشتە چیە کە ئەسپەکەی پێفرۆشی ئەسپەکە کێشەی نییە عیبی نییە عومەری کوڕی خەتابیش پارەکەی تەسلیمە کات و ئەسپەکەی ئێبا جلێ ئەسپەکە ئەگریت و ئەبا دوای ئەوەی بەیانی دێتەوە هەندێک هاتوچۆ ئەولا پێەکە دەبینی ئەو ئەسپە کێشەی هەیە دەچێتەوە لای کابرای دەستەرچی دەڵێ قوربان ئەسپەکەت کێشەی هەیە ئەویش بە عومەری کوڕی خەتاب فەرمێ من کە تەسلیمم تۆم کرد کێشەی نەبوو لەو پێناوەدا دەچن بۆ لای قازی کاتێک چڕۆکە بۆ قازە جێرنەوە قازی پێیان دەڵێت ئەی خەلیفەی بڕواداران طبعا عومەر ئەو کاتی خەلیفەی موسڵمانان بووە چۆن بڵێ سەرۆکی موسڵمانان بووە پێی دەڵێ ئەی خەلیفەی موسڵمانان کاتێک ئەم ئەسپەت بەدەستهێنا هیچ کێشەی هەبوو کاتێک کە کڕیت کێشەی هەبوو ئەژە نەخێ جەنابی قازی ئەڵێ کەواتە یان ئەو حیبەی کە ئەسپەکە بۆ دروست بە بۆی چاکەوە یان زلەی ئەسپەکەت هەڵگرە و بڕۆ یعنی تەماشاکەن ئەو یاسای بەسەر عومەری کوڕی خەتاب چەسپان کە عومەری کوڕی خەتاب لە بەرامبەریا دەنجی نەکرد ئەوەشمانەوە ئەگەینێ کە عومەری کوڕی خەتاب ئەو پەڕی ملکەتی یاساکانی دادگا بوو ئەو پەڕی ملکەتی یاساکانی دادگا بوو کە یەکسانی کرد و بە شێوازێکی عادلانە پێیوتن عومەر تۆ هەڵەی ئەو ڕاستەکە دەبێ ئەوەی هیچ شتێک ڕووبدە عومەر وتی ڕاستەکەی عومەر بە هەڵەداچوە ئەو ڕاستەکە نمونەیەکتر لە نمونونەکانی کە لەوانە کە زۆربەتان بسبن ئەویش ئەو نمونەی عەلی کوڕە ئەبی تاڵیبە کە ئەوەی کە دڕعەکەی جوولەکەکە دڕعەکەی لێ ئەبا کاتێک دەچن دادگا عەلی کوڕە ئەبی تاڵیب شکایەت لە جوولەکەی دەکات دەڵێت دڕعەکەی منی بدە ناشمداتەوە دادگا دەڵێت عەلی تۆ چێت شایەتە کە ئەم دڕعە هی تۆیە ئەویش هەڵێ حەسەنی کوڕم ئەڵێ ئاخر خۆت دەزانی حەسەن شایەهێدی کوڕ بۆ باوکی ناشێ عەلی کوڕە ئەبی تاڵیب دەڵێ جگە لە حەسەنی هیچ شایەتی ترم نییە ئەڵێ کەواتە دڕعەکە ئی جوولەکەیە چکە تۆ شایەتیت نییە دووبارە عەلی خوای لێ ڕازی بێت دەچێتە دەرەوە ئەوەشمانە ئەوەیە عەلی ئەو پەڕی ملکەتی یاساکانی دادگا بووە
کە ئەویش ئەو پەڕ یەکسانیە لە بەرامبەر دادگا ئەو یاسای دادگادا بە یەکسانی قۆبوڵی کە هیچی تری نەوت خۆ بالفعل دڕعەکەش هی عەلی بوو. اینجا پێناسیەکی کورت و پوخت بۆ بەڕێستان ئامادە کردووە کە ئەلماوەردی لە کتێبەکەی ئەلئیحکام کان السوڵتان لەوەیە باسی پێناسیەکی زۆر جوانی دادوەری ئەکا و یەکسانی دەڵێت دادوەر دەبێت لە حکمدا لە نێوان هێز و بێهێزدا دوو خاڵ ڕاچاو بکە ئەوش بریتە لە یەکسانی و لە دادوەری چکە ماوەردی زۆر باش زانیەتی یەکسانی و دادوەری ناکرێ بە یەک بن یعنی چۆن ئەڵەی پێکەوە گرێدراون ناچێت لە یەکجان بکەینەوە. هەتا بگرە عومەر کوڕی خەتابیش کاتێک نامە بۆ یەکێک لە والیەکان ئەنێریت لە نامەکە ئەنووسی تۆ بە یەک ڕوو دادوەریان بۆ بکە بۆ ئەوەی کەسی بەهێز تەماحی ئەوە نەیگرێ کە تۆ زوڵمی بۆ بکەیت و کەسی بەهێزیش ناومێد نەبێت لەوەی کە تۆ دادوەری بۆ ناکەی یاخۆ حکمی حەقی پێ نادەی و ئەمە سەبارەت بە یەکسانی لە بەرامبەر دادگادا. دەینە سەر خاڵی سێم کە بریتیە لە یەکسانی لە بەرامبەر پلۆپایی دەوڵەتدا کە بزانین ئیسلام لەم خاڵەیە چۆن تەماشای شتەکەی کردووە. دەبینین لە ئیسلامدا شتێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها يعني پلۆپایی دەوڵەت کە بەسەر خەڵک بەیەکسانی دابەش ئەکرێ دەبێ یەک شت پەیڕەو بکرێ ئەویش ئەوێ ئەمانەتەکان بگەڕێتەوە ئەهلەکانیان یعنی ڕاستپاردەکان بە خەڵکی شایستە بسپێردرن ڕاستپاردەکان بە خەڵکی شایستە بسپێردرن. یەکێک لەو شتانێک کە لە ئیسلام هەیە لە دین ئیسلام هەیە لە دینەکانی تر نییە کە من زۆر پێستەرسان بووم ئەویش ئەوێ ئیسلام پێش ئەوەی مافەکان و پێش ئەوەی با بڵێن شتەکان بە ماف بزانێ پلۆپایە و بەرپرسیارەتەکان بەر لەوەی بە مافی هاوڵاتیان بزانێ بە سپاردەیان دەزانێ کە ئەویش بە خەڵکی شایستە بسپێرێ یعنی پێش ئەوەی بە مافی هاوڵاتیان بزانێ بە سپاردەیان دەزانێ بۆی پێیان بسپێردرێ. یعنی هەمومان لە ئیسلام دەبی ئەو پۆست و پلایمان دەستکەوێت کە شایستین بەپێی ئەزمون و تێگەیشتنمان و بەپێی ئەو بڕوانامەی کە لەو بەشای هەمانە. اینجا شتێکی زۆر دووبارە دەڵێمەوە یەک لەو شتانێک لە پێستەرسان بۆ من کە لە دین ئیسلام هەیە لەوانتر نییە ئەویش ئەوەیە کە نمونە لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرکەوتووە کە دەڵێت ئێمە کارێک بە کەسێک ناسپێرین کە خۆی داوای بکات یاخود خۆی سووربی لەسەری بۆ ئەوەی بەدەستکەوتی لەبەر ئەوەی بەدەستکەوتی دەزانێ نەک بە ئەمانەت یعنی ئێمە کارێک بە کەسێک ناسپێرین کە خۆی سووربی لەسەری و هەڵپەی بۆ بکای و خۆی بڵێ ئیلا ئەمەم پێ بسپێرن لە ئیسلامدا ئەو کاری پێ ناسپێردرێ چونکە ئەو برادەرە بە دەستکەوتی دەزانێت نەک بە ئەمانەت. هەمومان حەزمان لێ بینە سەرۆک لۆ چکە پارەی زۆرترە هەمومان حەزمان لێ بینە پلێش پلۆپایەکی بەرزمان هەبێت چکە ئیش و پارە و پلۆپایە و حرمەت و ڕێزی لای خەڵک زیاترە. بەڵام ئیسلام ئەوەی کە گرینگە ئەو ئاەتەیە کە باسم کرد ئەمانەتەکان بۆ خەڵکی ئەگەڕێنەوە بە خەڵک شایستە سپێری بزانین تۆ تا چەند شایانی ئەو پۆستەی دارە چەندوو ئەسحابە دێنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت یەکێک لە سەحابەکان دەڵێ ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فلان کارم بێ بسپێرە ئەوێ دیشان دەڵێ فلان کار بە من بسپێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئێمە کارانێک بە کەسێک ناسپێرین کە خۆی داوای بکە خۆی هەڵپەی بۆ بکە بەڵکو دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی کارێک بە کەسێک بسپێرن. یەک دەبی خەڵک داوا لە کەسەکەی بکا بڵێ بەڕێز فلان ئێمە تۆ بەو کارە ئەزانین ئێمە تۆ ئەم کارە بە شایستەی تۆ ئەزانن
اینجا ڕەزامەندی ئەو برادەرە وەرگرین کە ئایا داخۆ خۆی دەیەوێت یاخود نا. یعنی بەڵام مەرج ئەوەیە کە لە خەڵک داوا لە خەڵکی بکات بڵێ ئەی جەنابی فلان ئێمە ئەو کارە ئەم کارە گرینگە ڕاستپادەی جەناب تێکەین ئێمە تۆ بەشایانی ئەزانین تۆ جەنابت ڕەزامەند لەسەر ئەمەسی ئەوە یەک. دوو ئەگەر کەسێکیش ویستی کارێک بکە بۆ منەوتی من ئەم حەزم لێ ئەو کارێ بکەم دەبی دووبارە ڕاوێژی بکرێت لەناو خەڵکەوە کە ئایا ئەم شەخسە شایستی ئەم کارەیە. بۆیە لە حەدیسەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئێمە کارێک بە کەسانێک ناسپێرن کە خۆی داوا بکەن، یعنی هەر شەخسێک کە چوە لای وتی فلان کارم پێ بەخشە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی نەبەخشە واتە بە شایانی کارەکەی نەزانیوە. بۆیە ئەوە زۆر بنەمایەکی یاساکە زۆر گرینگە کە موسڵمانان پێوە پابەند بوون ئەویش یەکسانێ لە بەرامبەر پلەپایی دەوڵەتدا. یعنی هەر کەسێک لە خۆی بێت بڵێ فلان کارم دەنێ بدەنێ نا، یعنی ئەو بیو ئاەتەمان بیر بێتەوە کە ئایا تا چەند تۆ شانی ئەم کارەی. ئەوەش یەکسانی لە بەرامبەر پلەپایی دەوڵەتدا. اینجا دێنە سەر چوارەم و کۆتایی کە بیت یەکسانی لە بەرامبەر ئەرک و کارە گیشتەکاندا کە بزانین ئیسلام چۆن تەماشای ئەرک و کارە گیشتەکانەکە کە ئەویش لە دوو خاڵ خۆی گرتوتەوە. یەکەمیان یەکسانی لە بەرامبەر بازدا، هەمومان دەبێت بە یەکسانی باز بدەین منە ئەو بازی ئاوە بازی کارەبایە نابێ فلان بیدا فلان نەیدا کەویش لە ئیسلامدا بۆ منە لە دەوڵەت ئیسلامیدا کاتێک قەوارەی حکومەتی ئیسلامیمان هەیە قەوارەی سیاسی ئیسلامی تێدا بەرپرسیێرە ئەو خاڵەوە زۆر جام یەکلای ئەکرێتەوە کە چەندان نمونەمان هەیە لە مێژووی ئیسلامیدا. ئەویش کە بریتێ لە هاوکاریکردنی دارایی بەیت المال کەوی دومیشیان بریتە لە یەکسانی لە بەرامبەر خزمەتی سەربازی. هەمومان لە سەرمان پێویستە خزمەتی کارە بنەما گشتەکانی حکومەت بکەین. یەکێک لەو کارە گرینگانە سەرەکیترینیان کە خاڵی دووەمە بریتە لە سەربازی خزمەتکردنی سەربازی. خزمەتکردنی سەربازی ئەرکێکی نیشتمانەیە هەموو هاوڵاتیان لە بەرامبەردا یەکسانن. نابێ بڵێ بەسەرا بچەسپێ بەسەرەوە نەچەسپێ وەڵاو کوڕی فلانە نابی ئەمە ئەبی ئەمە فەقیرە، یعنی دەبێ یەکسان بێت دەبی هەموو هاوڵاتیان لەم قەوارەیە دەژین ئەم ئەرکە بەهی خۆیان بزانن، یعنی خۆیان بەو خاوەنە بزانن کە تەسلیمی ئەو بڕیارە بن. یعنی ئەو ئەرکە وەکو ئەرکێکی نیشتمانی بەسەر ئەست و شانی خۆیان بزانن کە لە پێشساویان بی و جێبەجێ بکەن کە لە حاڵەتی پێویستە بچن بۆ سەربازیکردن کە شتێکێکە لە خاڵەکانی ئیسلام لە ئیسلامیشدا یەکێکە لە خاڵەکانی یەکسانی لە بەرامبەر ئەرک و کارە گشتەکاندا و لە ئیسلامیشدا هەبووە کە سەحابە لە کاتی جەنگە ڕوویان لە جیهاد کردووە. اینجا ئەگەر هەر چینێک هەر تاقمێکی ناو کۆمەڵگا هەڵ نەسا بەو کارە بە یەکسان نەزانێ ئەوە بزان ئەوە دژی مافی مرۆڤە، دژی ئەو پرەنسپلەیە یەکسانەیە، ئەو پرەنسپلە یەکسانی هاوڵاتی بوونەیە زۆر بە جنداقی دژێتی کە تۆ جاوە ئەبیتە ئەوە یەکسەر سەمچی یەکسانی هەڵەوەشێتەوە دەبێتە بە جیاوازیکردن لە بەنیشتەکاندا. اینجا کۆتایی بە بابەتەکە دێنم باسی ئەو نمونێتان بۆ کەم کە لە سەرەتا ئاماژەم پێدا کە بۆچی یەکسانی بەبێ دادوەری ناشێ کە وەک دەڵێمەوە لە ئیسلامدا دەڵێن without justice there is no peace and freedom. بەبێ دادوەری ئازادی نایەتەکایەوە و ئازادی نایەتەکایەوە یەکسانیش سەقامگیر نابێت یاخود ئازادی سەقامگیر نابێت و یەکسانیش نایەتەکایەوە. بۆ نمونە ئەگەر بە نمونە وەرگرین دەبینین ئێمە زەکاتمان هەیە، زەکاتیش بریتێ لە دانی بڕەپارەیەک وەکو خوای گەورە لە قورئان دەفەرمێت بۆ ئەوەی نەفسیان پاک بیتەوە، تەزکیەی نەفسیان پاک بیتەوە، دڵیان پاک بیتەوە. ئەم بڕەپارەیەش چونکە بالفعل پارەیەکی زۆر دڵی ئینسان پیسەکە، ئەم بڕەپارەیەش لە دەوڵەمەندانە وەرەگیرێتەوە دەدرێت بە هەژاران، لە دەوڵەمەندان وەرەگیرێت دەدرێت بە هەژاران.
بۆ چکە هەژاران پاریان لە دەوڵەمەندان هەیەە. ئەمە لێرانە یاسایەکی دادوەریمان جێبەجێ کرد کە چمان کرد هەژارەکان ئەو پارەیان نێتابیدەن ئێمە لە دەوڵەمەندان وەرەگرین بۆچ لۆ ئەوەی یەکسانیان کەین ئەو ڕەپاران لێ وەرگرین و یەکسانیانکەین بۆ هەژارانی شپاران هەبێت. یعنی سەمکێکی دادوەریمان هێنا بەسەر دەوڵەمەنداندا دەستپاندمان وای لێ هات یەکسانی لە نێوان هەژار دەوڵەمەندەکانە دروست بێت کە یاسایەکی زۆر جوانە لە ئیسلامدا و ئەو یەکسانیانەی کە لە ئیسلامدا هەیە و الحەمدولله توانیمان ڕوونیان کەینەوە و دەڵێم سوبحان الله پرینسیپڵەکانی ئەوانەی کە غەرب پێیپەسەندە لە ئیسلامیشدا سەرچاوی گرتووە و بە شێوازێک کە لە ئیسلامدا با بڵێن جێگای بۆتەوە لە ئیسلامدا شایانی باس و خواستە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.